دادبینی دەست پێ دەکات. تۆمەتباران سەردار حوسێن حەمەدەمید و زەیت و عەبدوڵڵا مەحموود ئەحمەد بینە ژوورێ. بەرەسێداردانیان بە هەڵواسی تاوەکو مردن بناء خداي قولوا مهربان وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل دادبيني دەست پێ دەکات. دۆسەی ژمارە 174 جیم 2022 داواکاریانی مافی کەسی بریتین لە ڕەشید زەوەر ئەسعەد عەبدوڕەحمان و سۆزان عەبدوڵڵا و مستەفا یونس. تۆمەتباران بریتین لە هەر یەکە لە سەردار حوسێن حەمەدەمین و زەیت و عەبدوڵڵا مەحموود ئەحمەد مادەی یاسایی 406 و 440 لە یاسای سزادانی عراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراو. دادگای تاوانەکانی کەوتی 22/1/2023 بە سەرپەرشتی سەرۆکی دادگا دادوەر ئەژی بەشدار محەممەد سۆفی و ئەندامانی دادگا بەڕێزان دادوەر زەینەب شێروان شەوکەت و دادوەر چراخان ئازاد ڕەشید و بە ئامادەبوونی بەڕێز ئەندامی داواکاری گشتی دادوەر تابلۆ کەمال داوود کە ڕێگەی پێدراوە بەپێی یاسا بەناوی گەلەوە دادوەری وەرگرتنی ئەم دادگای تاوانی ژمارە 4 جیم 2022 کە بۆ ماڕەوانەکراوە لەلایەن دادگای لە کۆنەوەی هەولێر پاڵپش بە مادەی 134 لە یاسای بنەماکانی دادبینی سزایی کە تێیدا تۆمەتباران سەردار حوسێن حەمەدەمین و زەیت و عەبدوڵڵا مەحموود ئەحمەد هەڵساون بە کوشتنی کاروان ڕەشید زەوهەر لە ڕێکەوتی 1/4/2022 لەگەڵ و بردنی بڕێک پارە بە بەڕێوەچوونی دادگایەکی ئاشکرا و گوێگرتن یەکە لە سکاڵاکاران و تۆمەتباران و شایەدەکانی هەردوولا. پۆلیس تۆمەتباران سەردار حوسێن حەمەدەمین و زەیت و عەبدوڵڵا مەحموود ئەحمەد بینە ژوورێ. پۆلیس داواکاریانی مافی کەسی ڕەشید زەوەر ئەسعەد عەبدوڕەحمان و سۆزان عەبدوڵڵا مستەفا بابینە ژوورێ. ناوی سیانیت بەروای لەدایکبوونت شوێنی لەدایکبوونت شوێنی نیشتە جێبوونت پیشەت موسڵمانی دەتوانیت سوێن بخۆی سوێن بەخوای گەورە ئەوەی ڕاستیە ئەوە دەڵێ. ناسنامەکەت ناوی سیانیت بەروای لەدایکبوونت شوێن لەدایکبوونت شوێنی نیشتە جێبوونت پیشەکەت موسڵمانی دەتوانیت سوێن خۆی سوێن بەخوای گەورە ئەوەی ڕاستی ئەوە دەڵێ. ڕۆشن تان هەیە یان دادگا لە بۆتان دابین بکە ناوی پارێزەرەکەتان بەس وەکالەکەت ئستاس تەواو ئستاس تۆمەتباران سەردار حوسێن حەمەدەمین و زەیت و عەبدوڵڵا مەحموود ئەحمەد دادگای لە کۆنەوەی هەولێر ئەوێ ڕەوانەیەم دادگای کردووە بەپێی بڕیاری ڕەوانەکردنی ژمارە 142 لە ڕێکەوتی 1/22 بە مەبەستی دادگایکردتان بەپێی ئەو تۆمەتانەی کە خراوەتە پاڵتان بەپێی مادەکانی 406 و 440 لە یاسای سزادانی عراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراوە. پارێزەرتان هەیە یان دادگا لە بۆتان دابین بکە؟ سەردار حوسێن پارێزەرت هەیە؟ ناوی پارێزەرەکەت؟ زەیت و عەبدوڵڵا پارێزەرەکەت؟ ناوی؟ تەواو بەس وەکالەکەتان خانم نووسەر بوونس لە ڕۆژێکا بۆ دادگایکردنی و بە
ئامادەبوونی بەرز ئەندامی داواکاری گشتی بۆیە دادگایکردن پێکات بە شێوازێکی ئاشکرا بە حەقی هەردوولا. ئێستا کەش کۆنسێک دەخوێنەوە کەی پۆلیس وەرانەوە ئامادەکراوە لە قۆناغی لێکۆڵینەوە لەلایەن دادوەری لێکۆڵینەوە کە دەڵێت لە ڕێکەوتی 2/4/2022 هاتە بنکەکەمان وتی کەسێک کە لەناو بازاری گەڕەکی ئەڤاڵانی شاری هەولێر هەڵساون بەتەقکردن بە شێوەی دەستدرێژی گولە لە ئەنجامدا کوڕەکەی بە ناوی کاروان ڕەشید زەوەر ئەسعەد چەنگولەیەکی بەرکەوتووە بە سەختی بریندار بووە. دوای گەیاندی بە نەخۆشخانە گیان لەدەستداوە بۆیە داوای گرتنەبەری ڕێکاری یاسایی کرد لە جێ ئەنجامدرانی ئەم تاوانە. بۆیە ئێمە وەکو بنکەی پۆلیسی سەروەران هەڵسان بەکردنەوەی کۆنیسی سکاڵا و وەرگرتنی وتەکانی سکاڵەکار و شایەدەکان. خانمی نووسەر بنووسە لەلایەن دەستەی دادگاوە کۆنسیکردنەوەی کۆنس پێنراوە. داواکاری مافی کەسی یەکەم ڕەشید زەوەر ئەسعەد عەبدوڕەحمان جەناب دوتە تۆمارکردی لە بەردەم دادوەری لێکۆڵینەوە. ئێستاکە وتەکانت لەبە دەخوێنمەوە بزانە وتەی جەناب تەیای خودنا وەر ئیزافەیەک شتێکی تەبی لە کۆتایی ئیزنت پێدەمەوە کە ئیزافەکانی خۆت بکەی باشە. ناوی چواریت ڕەشید زەوەر ئەسعەد عەبدوڕەحمانە لە دایکبووی 1970 پیشەت ئەندازیارە دانیشتووی هەولێر گەڕەکی ئەڤاڵانی موسڵمانی ژمارەی تەلەفۆنەکە دیاریکراوە پێویستناکە بخوێنینەوە. دەڵێ کە کوڕەکەم کاروان هاوڕێکی هەبوو بە ناوی زانە محەممەد کە پێکەوە هاوبەش بوون و مامەڵی کڕینی فرۆشتنی ئۆتۆمبیلیان دەکرد و شوێنێکی دیاریکراوی خۆشیان نەبوو بۆم کارە بەڵکو بە شێوەی جیاواز ئۆتۆمبیلیان دەکرد و دایان فرۆشت. ڕۆژێکیان کاروانی کوڕم هاتە لام داوای 10,000 دلاری لێم کرد گوتی باوکە ئۆتۆمبیلێکمان هەیە کە لەگەڵ زانە هێشتا نەمانتوانێت بیفرۆشین زانای هاوڕێشم سەفەرێکی هاتۆتە پێش و پێویستی بۆ بڕەپارەی هەیە. منیش لەبەرەوەی زانم زۆر باشی ئەناسی کوڕێکی باش بوو بۆ ڕاستەوخۆ بۆری پارەکەم لە ڕێگەی کاروانی کوڕمەوە بۆ نرد ئەویش لە ڕێگەی تەلەفۆنی کوڕەکەمەوە سوپاسی کردم کاوکاریم کردن و ئۆتۆمبیلەکان لەبەر پێویستی پارە هەرزان فرۆش نەکردووە. دوای سەفەری زانە بە چەند ڕۆژێک کاروان ئۆتۆمبیلەکەی کە زۆری لاندگرۆزەر بوو فرۆشت و پارەکەی کە بڕەکەی 80,000 دلاری ئەمریکی بوو لەگەڵ دەستی دایکی پێی گوت کە بڕی 10,000 دلار لەم پارەیە بدە بە باوکم و ئەوی تریش هەڵگرەکارم پێی نییە تاوەکو زانە لە سەفەر دێتەوە کە بڕیارە دوای 3 ڕۆژی تر بێتەوە چونکە کاروانی کوڕم بەبێ زانای هاوڕێی هیچ کارێکی نەدەکرد. ڕۆژی 1/4/2022 کاتژمێرەوەی بەیانی بوو بە مەبەست نووسینی گرێبەستێکی کڕین لە نووسینگەکەم بووم بینیم کاروانی کوڕم هاتە نووسینگەکەم و دەخولەکێک لەلام دانیشت و جانتایەکیشی لەلا بوو کە پارەکە تیا بوو. گوتی باوکاوە زانە هاتۆتەوە لە سەفەر ئەچمە لای و حساباتی پارەی لەگەڵەکەم ئەو پارەی لاشمە بۆیە بەم و لای ئەو دایدەنێم. منیش لێم دڵنیا کردەوە گوتم کوڕەکەم جانتاکە هەموو پارەکەی تدایە کە بڕی 70,000 دلارە گوتی باڵێ باوکە هەموو پارەکەیە کە 30,000 دلار هی زانایە و ئەوی تریشی خۆمە بەڵام دەیبم چونکە دەمانوێت ئۆتۆمبیلەکە بکڕین و ئۆتۆمبیلێک بکڕین ڕەنگە بویستمە پارەکە لە کاتی ئەو قسانە هاتن چاوانیان دەکرد لە کاتی هاتنیان ڕاستەوخۆ کاروان هەستا و گوتی باوکە لەسەر من دەبێت بڕۆ. لە دوای ڕۆشتن دەرەوەی لە نووسینگەکەم 3 تاوەکو 4 خولەکێک تێپەڕی گوێم لە دەنجی چەند فیشەکێکی دەمانچە بوو کە نزیکەی 5 فیشەک دەبوو دەنجی فیشەکەش زۆر نزیک بوو لە نووسینگەکەم بۆیە منیش بە خێرایی چوومە دەرەوە لە نووسینگەکەم بۆ ئەوی بزانم چی ڕووداوە کە چۆن بینیم دوو کەس لە نزیک قوتابخانەی شیاو ڕادەکەن بەرەو ڕۆژئاوای شوێنەکە هەردووچیان جلی ڕەشیان پۆشی بوو ڕوخساریشیان داپۆشی بوو کاروانیش لە نزیک نووسینگەکەم بە چەند مەترێک لەسەر ئەرزەکە کەوتبوو بینیم کە لەشی غەڵتانی خوێن کراوە و بنیدار کراوە و ئاوڕۆم دایەوە بینیم دوو کەسەکە جانتاکەی دەستی کاروانیان لەلایە و بە خێرای ڕادەکەن و لە شوێنەکە خۆیان ون کرد و ڕۆیشتن. نەکیەوە گیان لەدەستداوە وێنش هەر لە نەخۆشخانە سکاڵام تۆمار کرد دەرحەق بە بکوژانی کوڕەکەم کاوە. ڕەشید زەوەر ئەسعەد عەبدوڕەحمان ئەو وتانێک کە خوێنمەوە وتەی جەناب دوو لەگە بەردەم دادوەری لێکۆڵینەوە لە قۆناغی لێکۆڵینەوە وتبووت بەڵێ هیچ ئیزافەیەک شتێک ناوتەیەک ئەو کاتی دەبێت بێسەر پێی بڵێت. بەڵێ جەنابی دادوەر لە سەرەتای ڕووداوەکە گەرمە و گەرم بووم نامزانێ یەکێک لە قاتلەکانی کوڕەکەم سەردار حوسێن عەمەدە بین بووە و هیچ کات گومانی ئەوم نەدەکرد کە ئەوە کوڕەکەم ئەبوکشێت چونکە ئەوە دەیکە من بزانم و خەرچی باسی دەکەن کوڕەکەم چاکە و پیاوەتێکی گەلێک زۆریە بوو لەسەری و جەنابی دادوەر لە کاتی ناشتنی کوڕەکەم سەردار هاتە لام و دەستی لەسەر شانم دانا و لە ڕێزی برادەرەکانی ڕاوستە و دەگریا خۆی بە من ناسان گوتی هاوڕێی کاروانم و لە دوای ناشنەکە هات بەو پرسەکە و تا تەواو بوو و لە دوای پرسەکەش ڕۆژێک هاتە لام و لە ماڵەوە وتی هەندێک کە قەرزی کاروانم لەلایە ئەبۆ تۆم هێناوەتەوە. دواتر پاشەوە کە گوێبیستی ئەوە بووم سەردار ئەدەستگی کراوە و دانی بە تاوانەکەی داناوە کە لەگەر هاوڕێیەکی کوڕەکەمیان کە کوشتیە. بۆیە ئێستا داوا لە بەڕێستان دەکەم مافی ئێمە وەربگرنەوە وەک مافی سزایی و مەدەنی.
خان منوسەر بنووسە دادگەوتەی داواکاری مافی کەسی یەکەمی خوێندەوە کە لە قۆناغی لێکۆڵینەوە لە 2 چواری 2022 تۆماری کردبوو لە بەردەم دادوری لێکۆڵینەوە و لە بەردەم و تێیدا ڕایگەیاند کە سکاڵای هەیە لە دژی بکوژانی کوڕەکەی و لە بەردەم دادگا وتەکانی زیاد کردووتی کەوا سەرەتای ڕووداوەکە گەرماوگەرم بوو نەمزانی بوو کە بکوژانی کوڕەکەم بریتین لە هەر یەکە لە سەردار حوسێن حەمەدەمین و زەید و عەبدوڵڵا محمود بەڵام دواتر بۆ هۆی داپێدانانی خودی تۆمەتباران و هەروەها بەدەوڵەتچوونی پارێزەرەکەم زانیم کە ئەوانە قاتلی کوڕەکە من بۆیە داوای لە دادگا کرد بۆی کە حکمێکی یاسایی بدرێن و بۆ مافی ئەوانیش پارێزراوە بێت وەکو مافی سزایی و مافی مەدەنی باش بەرزان پرسیارتان هەیە بەرز داواکاری پرسیار پێ فەرموویت لەو پرسیارانت ئاڕاستا کەم یەکەم پرسیارم ئەوەیە ئایا تۆ هیچ کاتێکی تر ئەم تۆمەتبارانت بینیوە لەگەڵ کوڕەکەتە یاخود لەلایەن نووسینگە و لەلای ماڵی کوڕەکەت دووهەم پرسیاریشم ئەوەیە ئایا ئاگاداری ئەو بوویت کە کوڕەکەت قەرزی داواتە سەردار تۆمەتبار سەردار حوسێن حەمەدەمین باش خان منوسەر بنووسە بەڕێز ئەندامی داواکاری گشتی لە ڕێگەی دادگاوە چەند پرسیارێکی ئاراستەی داواکاری مافی کەسی یەکەمی کردو و دادگاش پرسیارەکانی مەمەتەق زانی بۆ ئاراستەی داواکاری مافی کەسی یەکەمی کردەوە پرسیارەکانیش تۆمار بکە بەڕێز داواکاری بێتەیە کە دەڵێ جەنابەت هیچ کاتێک تۆمەتبار سەردار حوسێن حەمەدەمینت لە نزیک ماڵەکەت یان لە نزیک ماڵی کوڕەکەت یان لە نزیک نووسینگەکەت هیچ کاتێک دیتی بوو ناخێت جەنابی دادوەر لەبەرەوەی کاروانی کوڕم لەو ئیشانێک کە ڕۆژانە دەیکرد ئەمنی هیچی ئاگادار نەدەکردەوە ئەمنیش هیچ ئاگام ئەلێ نەبوو بوێ نەمدەزانی کە قەرزی دایتە چێ و ئەنەیدا چێ بەس ئەوە دەمدەزانی کە قەرزێکی زۆری لە هاوڕێکانی بوو پرسیاری دومیش ئەوەیە کە خان منوسەر تۆماری بکەم پرسیاری دومیەوەیەکەوە جەنابەت ئاگاداری ئەوە بیت کە کوڕەکەت کاروان قەرزی دابێتە کەسێک بە ناوی سەردار حوسێنەوە خان منوسەر بنووسە نەخێر ئاگاداریەوە نەبوومەکەوە کاروانی کوڕم قەرزی دابێتە کەسێک بە ناوی سەردار حوسێنەوە لەبەرەوەی کاروبارانی کە ڕۆژانە ئەنجامی دەدا منی ئاگادار نەدەکردەوە و ئاگاداری ئەوە نەبوومەکەوە چ کارێک ئەنجام دەدا باش خانم پارێزەر پرسیارتان هەیە باش داواکاری مافی کەسی دووەم سۆزان عەبدوڵڵا مستەفا یونس ئێستا کە لەلایەن دادگا وتەکان لەوە دەخوێندرێتەوە بزانە وتی جەنابتە کە دەبەردەم دادوەری لێکۆڵینەوە وتبوویت ئەگەر هەر ئیزافێک شتێک هەبوو مەزاڵت پێ دەنکەوە ئیزافی خۆت بکەی و بەڵام بۆ مەرجێک کە تەشیربەی زیاد نەکەی وەڕێ زیادیا بگری ناوی چواریت سۆزان عەبدوڵڵا مستەفا یونسە پیشەد مامۆستایە لە دایکبووی 1982 دانیشتووی هەولێر گەڕەکی هەواڵانی ژمارە مۆبایلەکە دیاریکراوە پێویستناکە بخوێنینەوە دەڵێ پیاوەکەم خاوەنی نووسینگەی کڕین و فرۆشتنی خانوو زەویە لە گەڕەکی هەواڵان ڕۆژ 2022 کە پشوو بوو باوکی کاروان لە نووسینگەکەی بوو مۆعیدی نووسینی گرێبەستێکی هەبوو باوکی کاروان لەگەڵ کوڕێکی ترم بە ناوی مەتین کاتژمێرێک پێش کاروان لە لە پاش دەرچوونی ئەوان کاروان کە هەندێک پارەی لەلابوو دەچۆ لای زانای هاوبەشی کە بڕی پارەکە 70000 دلاری ئەمریکی بوو منیش پێم وت سەرەتا بەلای نووسینگەی باوکتدا بڕۆ سەلامێکی لێ بکە ئەو کات بڕۆ لای زانای هاوڕێت دوای دەرچوونی کاروان لە ماڵەوە بە نزیکەی 25 خولەکێک گوێم لە دەنجی چەند تەقەیە نازانم چەند تەقە بوو دیار بوو کە لەناو بازاڕی گەڕەکی هەواڵان بوو چونکە ماڵی ئێمە نزیکە لەو بازاڕە بۆیە هەڵسان پەیوەندیم کرد بە باوکی کاروان و جوابی دامەوە وتی کاروانیان بیندار کردووە و لە ڕێگەی نەخۆشخانەی منیش خێرا ڕۆیشتمە نەخۆشخانە بینیم کە دکتۆرێک لەگەڵ باوکی کاروان قسە دەکات و منیش نزیک بوومەوە لە باوکی کاروان بەدەم گریانەوە ڕووی تێکردم و گوتی کاروانیان کوشتووە منیش خێرارم کردە سەر تەرمی کاروان و بینیم ڕاستە کاروان مردووە و بۆیە هەر لە نەخۆشخانە لەگەڵ باوکی کاروان سکاڵامان تۆمار کرد دەرهەق بە کوژانی کوڕەکە ئەو ئیفادەی جەنابەت کە لە بەردەم دادوەری لێکۆڵینەوە داوەتر لە قۆناغی لێکۆڵینەوە هیچ زیاد کراوێک ئیزافەیەک تێک ئەو کاتی لەبیر کردی بێستە بتوی بێڵێ فەرمووی ئەوانن بەڵام دوای دیاپیانانی تۆمەتبارانی جەبوون دەرکەوت کە قاتلی کوڕەکەم سەردارە و بە هاوبەشی لەگەڵ زەیتۆی هاوڕێی هەڵسەڵام زۆر بە نامەردانە بەڵای کوڕەکەمیان کوشتووە جەنابی حاکم سەردار هاوڕێی نزیکی هاو کوڕەکەم بوو کە لە برسەکەش لەگەڵمان بوو لە برسەکە لەگەڵمان بوو نەک هەر سەردار بەڵکو هاوڕێکان کە هەوانی خۆیان خزانەکانیان لەگەڵمان لە برسەکە بەشدار بوون دڵنەوەیان کردن جەنابی دادوەر کە ئێستاش بەوەم دەرکەوتووە کە تۆمەتباران سەردار و هاوڕێکەی زەیتۆنە بۆیە دادگای بەڕێستان دەکەم مافی ئێمە وەربگریتەوە وەکو مافی سزایی وەدەبێت باش خانم منوسەر بنووسە دادگا وتەی داواکاری مافی کەسی دووەمی خوێندەوە و لە بەردەم دادگا وتەی زیادکردن وتی کە سەردار ڕووداوەکە گەرماوگەر بوو نەزانین کە قاتلانی کوڕەکەم بریتین لە هەرێکە لە سەردار حوسێن حەمەدەمین و هەروەها زەید و عەبدوڵڵا محمود بەڵام دواتر بۆی دامێنانانی خودی تۆمەتبارانی و بەدەوڵەتچوونی پارێزەرەکە زانین بە کوژانی کوڕەکەم چێنە بۆیە داوای لە دادگا کردەوە هیچ یاسایی بگرێن و مافیشیان بگرێتەوە وەکو مافی سزایی شاهد سلماندنی یەکەم محەممەد ئەحمەد ئەمین بابێتە ژۆر محمد أحمد أمين محمد
ناسنامەکەت ناوی سیانیت بەروای لەدایکبوونت شوێنی لەدایکبوونت شوێنی شتەجێبوونت پیشەکەت شوێن خۆی شوێن بەخوای گەورە ئەوەی ڕاستی ئەوە دەڵێم گەڕۆ شوێنی خۆت جەنابتان داواکاریان مافی کەسی هەروەها سۆزان عەبدوڵڵا سیحەتتان باشە دەتوان ڕابوەستن کورسیتان لە بەدابێ بکەین باش پۆلیس دوو کورسی لێرە بن شایەتی سەلماندنی یەکەم محەممەد ئەحمەد ئەمین جەنابەت وتە تۆمار کردی لە بەدەم دادوەری لە کۆنینەوە لە قۆناغی لە کۆنینەوە ئێستا کە لەلایەن دادگا وتەکان لە بۆ دەخوێنرێتەوە بزانە وتەی جەناب تێیان خودنە وەر ئیزافەیەک شتێکی هەبوو مەجاڵت پێ دەمەوە کە ئیزافەکانی خۆت بکەیت باشە محەممەد ئەحمەد ئەمین لەدایک بووی ساڵی 1990 پیشە کاسب دانیشتووی هەولێر گەڕەکی گوڵان مسلمان خێزاندار ژمارەی موبایلت لای ئێمە تۆمارە بەیانی ڕۆژی 1/4/2022 بوو لە دوکانەکەی خۆم بووم کە دوکانێکی کەلوپەلی کارەباییم هەیە لە گەڕەکی هەڤاڵان نزیک قوتابخانەی شیاو کاتژمێر نزیکەی 9:15 خولەک بوو کاروانی خوا لێو خۆش بێت لەو بەری شەقامەکە لە ژێر دیواری قوتابخانەکە دەڕۆیشت لە بەردەم دوکانەکەم تێپەڕی وەکو هەموو سەلامی لێم کرد و جانتایەکی قاکشی لە دەست بوو لە پاش ئەوەی سەلامەکەی لێم کرد بینیم کە دوو کە جلی ڕەشیان پۆشی بوو مان بەست بوو دیار بوو بە دوای کەوتبوون و هاتنە لای کاروان دەیانویست بە زۆری جانتاکەی لێوەربگرون یەکیان چەقۆیەکی دەرهێنا و لە قۆڵی کاروانیدا منیش لەو کاتە دەمویست بچم ڕزگاری بکەم بەڵام بارودۆخم بەو شێوەیە نەبوو نەمدەتوانی ڕێ بکەم بگەمە لای کاروان و هەر لەو بارودۆخە بوو لە پڕ کەسی دووەم دەمامکەکەی سەر ڕوخساری لاکەوت و چەکی دەرهێنا چەند فیشەکێکی تەقاند و لەو کاتە کاروان کەوتە سەر ئەرز و ئەوانی ژڕایان کرد و جانتاکەشیان لەدەست بوو بەداخەوە دواتر هەواڵم پێگەی کەوا کاروان بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی لەدەست داوە لە قۆناغی لە کۆنەوە هیچ زیاد کراوە گزافەیەک تەیە کە ئەو کاتی لە بیرکردی بێستە بتەوی بڵێ فەرموو بەڵێ 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 باشە وتەی تکات نەما باشە خانمی نووسەر بنووسە دادگا وتەی شایەتی سەلماندنی یەکەمی خوێندەوە کە لە قۆناغی لە کۆینەوە لە 2/4/2022 تۆماری کردبوو لە بەردەم دادوەری لە کۆڵینەوە وەروە دادگا داوای لێکردبەوەی هەر ئیزافەیەک بیڵێت لە وەڵام داوتی کاروان کوڕێکی باش بوو و دراوسێشمان بوو هەرگیز نەمزانیوەکەوە هیچ کێشەیەکی بێت لەگەڵ هیچ کەسێک و ماوەیەکیش بوو لەگەڵ ماوەیەکیش بوو لە پێشانگەکانی تایبەت بە کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل کەتان هەیە بەرز داواکاری گشتی پرسیارتێ فەرموو لەلایەن دادگا و پرسیارەت ئاڕاستاکەم ئایا کاتێک تۆمەتبار سەردار حسێن حەمەد ئەمین چەکی دەرێنا بە چه ئاڕاستەیەک فیشەکی تەقاند خانمی نووسەر بنووسە بەرز ئەندامی داواکاری گشتی لە ڕێگەی دادگا و پرسیارێکی ئاراستەی شایەتی سەلماندنی یەکەم کردو و دادگاش پرسیارەکەی بە مەنتەق زانی بۆ ئاراستەی شایەتی سەلماندنی یەکەمی کردەوە پرسیارەکەش تۆمار بکە جەنابەت کە لە شوێنی ڕووداوەکە بوو نزیک بووی لە شوێنی ڕووداوەکە کاتێک کە سەردار حوسێن چەکەی دەرهێنا بینیت بە چه ئاراستەیەک تەقەی کرد هەندێک دەنگت وەرزکەوە بەڵێ باشە خانمی نووسەر بنووسە سەرەتا فیشەکێکی بۆ ئاسمان تەقاند و دواتر چەند فیشەکێکی بە ئاراستەی کاروانی خوالی خۆش بوو تەقاند باش بەرز پارێزەر پرسیارتان هەیە شایەتی سەلماندنی دووەم ژیان محمود ڕەشید بابێتە ژۆرە جەنابەت لێ ڕاوستە طبعا بەڕێزان هەر کاتێک کە لە شایەتێک زیاترمان هەبوو پێویستە شایەت یەکەم لە ژوورە ڕابوەستێت تاوەکو شایەتی دووەم دێتە ژۆرە کاتێک شایەتی دووەم هاتە ژۆرێ ئەو لە شایەت یەکەم دەستە دەرێت ژۆ پارێز بە مەبەستی ئەوەی کەوا پارێزگاری کرێ لەو نهێنیانەی کە لەناو هۆڵی دادگا هەیە و پرسیارەکانیش ئاشکرا نەکرێتەوە لە شایەتەکان کرایەوە ئاڵوگۆری زانیاریەکان نەکرێت جەنابەت بڕۆ دەرێ و شایەتی دووەمیش بابێتە ژۆرێ ناسنامەکەت ناوی سیانیت بەروای لەدایکبوونت شوێنی لەدایکبوونت شوێنی شەجێبوونت پیشەکەت مسلمانی دەتوانیت سوێن بخۆیت سوێن بەخوای گەورە ئەوەی ڕاستی ئەوە دەڵێم بەرەو شوێن ژیان محمود ڕەشید
جناب دوتە تۆمار کردیە لە بەردەم دادوەری لە کۆینەوە لە قۆناغی لە کۆینەوە ئێستا کە لەیان دادگا وتەکان لە بۆ دەخوێنرێتەوە بزانەوەی جناب یاننا باشە بخوێنەوە. گیان محمود ڕەشید لەدایک بوو 1990 کاسب دانیشتووی هەولێر گەڕەکی گوڵان موسڵمان ژمارەی موبایل پارێزراوە. بەیانی ڕۆژی 1/4/2022 بەرەو ناو بازاڕی هەڤاڵان دەڕۆیشتم بەمبەستیکردنەوەی دوکانەکەم کە نزیکە لە قوتابخانەی چیا و لە کاتی ڕۆیشتنم بینیم کە 3 کەس خەریکی دەمەقاڵێن. لە نزیک دوکانەکەم کە دوو کەسیان جلێکی ڕەشیان پۆشی بوو و کەسی سێمیش لە کاتی نزیک بوونەوەم لیان ناسیمەوە کە کاروان بوو. من بەهۆی ئەوەی دوکانەکەم لەوێ بوو ناچار بووم بەرەو ئەوێ بڕۆم بەڵام لە پڕ بینیم کە یەکێ لە کەسە دەمامکدارەکان چەقۆیەکی دەرهێنا و لە کار بۆیە منیش کە زۆر نزیک بووم لە شوێنەکە زۆر ترسام و ڕاستەوخۆ چوومە دوکانێک بۆ ئەوەی دوور بکەمەوە لێیان بەڵام هەرکە چوومە ناو دوکانەکە گوێم لە دەنگی تەقە بوو و لە دوای تەقەکان هاتمە دەرەوە لە دوکانەکە بینم کە کاروان وا لە ئەرزەکە کەوتووە و خوێنی لێ دەڕوات و بە سەختیش بریندار کراوە دواتر ڕەشید کە باوکی بوو لەگەڵ چەند گەنجێکی تر کە نزیک شوێنەکە بوون سواری ئۆتۆمبیلیان کرد و بریانە نەخۆشخانە و دواتر هەواڵمان بۆ هات کە کاروان بەهۆی سەختی برینەکە گیانی لەدەستداوە. هیچ ئیزافەیەکی شتێکی تێکدا و کاتی باش خانم نووسەر وسە دادگاوتی دومی خوێندەوە کە لە قۆناغی لە کۆینەوە تۆماری کردبوو و لە وەڵامی پرسیاری دادگا بۆتەوە هەر ئیزافەیەکی شتێکی زیاترکاری بڵێت لە وەڵام داوەتی دووپاتی وتەکانی خۆم دەکەمەوە کەوا لە بەردەم دادگای لە کۆینەوە بوو و هیچ وتەیەکی زیاترکاریش نییە. بارزان پرسیارتان هەیە؟ بارز داوەکاریش پرسیارتێ فەرمووی. پرسیارەت ئاراستاکەم ئایا بینیت کە خۆی خۆشبوو کاروان هیچ بەرگریێک ئەنجام بدات یاخود هەوڵ بدات ئەو کەسانە لە خۆی دوور بخاتەوە کە هێرشی ئەکەن لەسەر؟ خانم نووسەر وسە بەرزەندانی داواکاری گشتی لە دەروی دادگاوە چەند پرسیارێکی ئاراستەی شایەتی سەرماندنی دووەم کردوو و دادگاش پرسیارەکانی مامەتەقزانی بۆ ئاراستەی شایەتی سەرماندنی دووەمی کردووە. داواکاری گشتی پرسیاری لە جەناب کە دەڵێ جەناب کە لە شوێنی ڕووداوەکە بووی بینیت کەوا کاروانی خوا لە خۆشبوو هیچ بەرگەیەک لە خۆی بکەم؟ خانم نووسەر وسە جناب زوقانی بوو تۆمە دوای سەردار حوسێن حەمەدی. راپۆرتی کاودێری تۆمارێکی ڤیدیۆی پێشکەش کراوە کە ڕیکۆردەکەی بە شێوەیەکی دەنگ و وێنەیە کە ماوەکەی بریتە لە 6 خولەک دەردەکەوێت کە گەنجێک لە ناو بازاڕی گەڕەکی هەڤاڵان لە نووسینگەیەکی کڕین و فرۆشتنی خان و زەوی دێتە دەرەوە جانتایەکی بچووکی لە دەستە و لە ڕێگا دەڕوات لە نزیک قوتابخانەی شیا و دوای بڕینی کەمتر لە 20 مەتر لەلایەن دوو کەسی دەمامکدارەوە کە بەرگی ڕەشیان پۆشیوە ڕێگری لێ دەکرێت دەیانەوێت کە جانتاکەی دەستی لێ وەربگرن وا دیارە ئەویش ئەوێت بەرگری لە خۆی بکات لەو کاتە یەکێک لە کەسە دەمامکدارەکان چەقۆیەک دەردێنێ و لە قۆڵی تاوانلێکرایی دەدات و جانتاکەی لە دەست تاوانلێکراوەکە دەکەوێتە خوارەوە. خێرا ئەو کەسێک کە چەقۆیەکەی لە دەستیدا و جانتاکە هەڵدەگرێتەوە دواتر تاوانلێکراو دەستی کەسی دووەم دەگرێت و دەمامکەکەی لا دەبات. ڕاستەوخۆ بەو کردارە تۆمەتبار بخساری بەدیار دەکرێت و ناسرایەوە. دوای ئەم ڕەفتارە ڕاستەوخۆ کەسی دووەم چەکێک دەردێنێت لە جۆری دەمانچە کە فیشەکێک بۆ ئاسمان دەتەقێنێت دواتر 4 فیشێک بە ئاراستەی تاوانلێکرا و دواتر فیشەکێکی تریش بۆ ئاسمان دەتەقێنێت. دوای تەقەکە تاوانلێکرا و ڕاستەخۆ بەردەبێتەوە خوێنی لێ دەڕوات. تۆمەتبارەکانیش لەو شوێنە دوور دەکەونەوە سواری ئۆتۆمبیلێک دەبن لە جۆری تەکسی کە نزیکەی 200 مەترێک لە دووری شوێنی ڕووداوەکە وەستاوە. راپۆرتی پزیشکی دادی هەولێر لە دوای ئەوەی لە ڕێکەوتی 1/4/2022 تەرمێکی تاوانلێکرا و کاروان ڕەشید جەوهەر گەیاندرایە لامان بە مەبەستی ئەنجامدانی پشکنینی توێکاری بە مەبەستی دیاریکردنی هۆکاری مردنی تاوانلێکراوەکە. لە دوای ئەنجامدانی توێکاری لەسەر لاشەکەی بۆمان دەکەوت کە تاوانلێکرا و تەقەی لێکراوە شوێنی 4 فیشەک لەسەر شوێنی جەستەی هەیە کە بۆتە هۆی گیان لە دەستدانی کە بەم شێوەیە دابەش بوونە. یەکەمیان گولەیەک بەر سەری کەوتووە لە پشتی سەری دەرچووە، دووەمیان 2 گول لە بەر سینگی کەوتووە لە پشتی دەرچووە، سێیەمیان گولەیەک بەر خوارسکی کەوتووە شوێنی چوونە دەرەوەی نییە لە ناو جەستەی ماوەتەوە کە دواتر بۆمان دەرکەت کە گولەکە چۆتە ناوڕانی چەپی تاوانلێکراوە. ئەویش گولەکمان دەرهێنا و نارمان بۆ بەڕێوەبەراتی بەڵگە و تاوان بە مەبەستی ئەنجامدانی کاری خۆیان لەسەر گولەکە. لەگەڵ ئەوەش ئاسەواری 2 برینیش هەیە لەسەر جەستەی تاوانلێکراوە.
دانێکیان لەسەر پشتێتی کەوا دیارە برینێکی کۆنا دانێکی ترشیان لەسەر بەشی خوارەوەی قۆڵی چەپێتی کەوا دیارە برینێکی نوێ و ئاسەواری لێدانی چەقوا کە لێی دراوە لە دوای تەواوبوونی پشکنین ورد توێکاری لەسەر تەرم بە دادگای بەڕێزەکەتان ڕادەگەێنین کە ئاراستەی شوێنی گولەکان نزیکن لە تاوان لێکراوە شوێنی چوونە ژوورە و چوونە دەرەوە وەشمە بارودیەکان دەرخەری ئەمەن کەوا تاوانباران نیازی کوشتنی تاوان لێکراویان هەبووە. بەشی دوای راپۆرتەکان کە ڕێکا لە راپۆرتی سەر بوو راپۆرتی پێشنی تاوانی لەلایەن دادگای لێکۆڵینەوە لەلایەن دادگاوە دەخۆێتەوە. راپۆرتی پسپۆڕی چەک دوای ئەمە لەلایەن دادگای لێکۆڵینەوەی هەولێر چەکی جۆری دەمانچە لە جۆری کلۆک ژمارە 4-3-L-6-5-E-02 بۆمان ڕەوانە کرا دوای ئەنجامدانی پشکنینی ورد بۆ چەکی ناوبرا و قاوانەکانی کەوتوو لە شوێنی ڕوودا و بەراوردکردنیان لەگەڵ ئەو فیشەکەی لەلایەن پزیشکی دادی هەولێرەوە بۆمان نێردرا بوو لە لاشەی کوژرا و دەرهێنرا بوو بۆمان دەرکەوت کە ئەم فیشەکە لە لولەی ئەو چەکە دەرچووە کە تاوان لێکرا و کاروان ڕەشی جەوهەریان پێکوژراوە لەلایەن تۆمەتبارانەوە. راپۆرتی پێشینەی تاوانیم وا دیارە لە دوای وەڵامی نووسراوی بەڕێوەبەرایەتی بەڵگە و تاوان بۆ دادگای لێکۆڵینەوەی هەولێر وا دەرکەوتووە کەوا تۆمەتبار سەردار حوسێن حەمەد ئەمین پێشتر چەند تاوانێکی ئەنجام داوە. دوو جاریش دادگایی کراوە یەکەم جار سزا درراوە بە پێی مادەی 415 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراو سزا دراوە بە حەبسکردن بۆ ماوەی 2 مانگ و جێبەجێکردنەکەی ڕاگیراوە لە ساڵی 2019 بە پێی بڕیاری دادگا دووەم جار تاوانبار کراوە بە ئەنجامدانی تاوانی لێدان و بریندارکردن بە پێی مادەی 413 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراو سزا دراوە بۆ ماوەی 10 مانگ لە ساڵی 2020 دەستگیر کراوە و لە ساڵی 2021 ئازاد کراوە. سەبارەت بە تۆمەتبار زەید و عەبدوڵڵا محموود پێشتر تاوانبار کراوە بە ئەنجامدانی دزی و سزا دراوە بە پێی مادەی 444 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراو بە زیندانیکردن بۆ ماوەی 5 ساڵ و 1 مانگ و لە 2016 دەستگیر کراوە و لە 2021 ماوەی سزاکەی تەواو بۆ و هاتۆتە دەرەوە. سردار حسين حمد أمين نائب جواري سردار حسين حمد أمين بداية بينتي في شركة تاسوا دانشي هولير درشي مكتوبي زانبري مسلماني جماعي وعيدة ذلك أو بيزنابري من هو يزرق من الزماوية شكرا لشدور حاكم خرج من السنة سيبرين ومدرس دوري وعن وعيدة يشبه كاريكم دمو قدر مساعداتكم وبيتي تبين وطويل يجب التصاني مدرس ليكن كاروان وكل شازك أجل زبري ويجي لكن هذا مباريش بحكمه أجرم أو طريقان تناهي كله بقوا يا باشا كشيبو أو ما كده ما يكون كاريش كلمة ما داو بيقول لا شاشة بلام دواء نزيك سيما بلوزك خرجك بيوني كيلو كلمة دعوة يكردم كهر ثاني بالباركي وبرج من يجوتهم كارو إما كون كاريك ما لنيانا كيش تعمل معه ما هو أبي يجور دعوة يكردم بوتي كإما هاوري تكاي كون كاريك بخلايا كون باركة مبهنا كاريش بخلام هيو بيجي مبارك من شو تنباش أول ما مدام كفارك أبو خيار كم سوداو كذا لدستنا دوار دوروش دوار كلام بيني كيو كروتي وهو على الدنيا ينام فارك مبغرنا من شو تم بري فارك زور أنا كمان واساني هم جابين كمبود بلام تاو استدواني ما $8,000 أنا كمبود أقدر تقول بعمر كبيرة بلام أول تيك أول بري فارك نابت $8 لكمو خرجكاني شيء هم بيدمو ونزات مدريلو خزاني كذا شامو بارك وزران شيء باشتري بوه کارش تویستم با کسی بود هاوکاری میکرد چون که من پیشتر کاری نمیشوازم هرگز انجام ندادم بوه پیوندی و زیتون هاورم کردو بودم کارش لم شوازه هیا اگر یادمتیم بدهی او بول $8,000 تویدم اویش راستو خوب دعوتم راضی بود اوریان من دکتر کاری که انجام ده بوه دست ناکر بتصاوری کردی کاروان زانی من کمانی لشوی و تدرو پیلی تدرو لمالا و زانیشون هم که کاروان کاری همون لای بوه روزی 1/4/2022 بیانی که کارجمه هشتو سيكولر لقل زيتو وتكسير كاوري زيتو سوينا قرش يا بالان نزيك مالي كاروان بو ويدس بكاركا بكينو كارجمه نو بياني كاروان لما درسو برونا وازاري بالان رويشتو ايماش بدلاي كوتي
بينما فتو نسيكي شكرين فروشني قانون زي ونسيكي تقبل كلمة وقت حتى دروش بروش قامك بوش لكن لو كانت إما روشني لا يتمنى زانتاكي دستي بزور ليوكي وراكي بەڵام ئەو بەرگری لە خۆی کرد و جانتاکەی بەرنەدا زەیتۆش چەقۆیەکی دەهێنا لە زۆری حەربە چەقۆیەکی لە قۆڵی کارواندا و جانتاکەی لەدەست کەوتە خوارەوە زەیتۆش جانتاکەی هەڵگرت و ئەمانویست هەڵبەیت کاروان منی دوو گرت و توانی دەمامچی من بێنێتە خوارەوە منی ناسیەوە بۆیە منیش ڕاستەوخۆ چەکەکەم لە زۆری دەمانچە دەهێنا چەند فیشەکێکم تەقاند و بینیم کاروان ڕاستەوخۆ کەوتە سەر ئەرزەکە ئێمەش ڕامان کرد و چوونە لای ئۆتۆمبیلێک لە زۆری تەکسی کە لە شوێنەکە دوور کەوتوینەوە چوونە لای ئەلوەی هەولێر من و زەیتۆ لێک جیابووینەوە دوای ئەو ڕووداوە شێرزادی هاوڕێم پەیوەندی پێ سەر لە ئاگاداری پەیوەندیە هەفت بەشداری کرد لە ناشتن و پرسەکەی دوای چەند ڕۆژێک لە ڕووداوەکە دەستگیرکە تۆمە دوای سەردار ئەو وتەی جەنابەت کە لە بەرەمدا دۆی لەکۆینەوە لە قۆناغی لەکۆینەوە وتبوو هیچ زیاتر ئیزافەیەک تێکە ئەو کاتی لەبێت کە بیرۆ سەختەوەی بڵێت بەڵێ جەنابی حاکم کاروان جەنابی حاکم کاروان زۆر قسەی نەشا و ناشرین پێوتم زۆر هەڵەشەی کردم هەرچەندە کە حەق خۆشم بووە کە کۆنتراڵەکە مابوو ماڵەکە 6 مانگ بوو پارسێ ماش داوای پارەکەی لێکردم بەڵام کاروان ئەوە زۆری لێکردم من ناتوانانی هیچ بکەم چونکە کاروان کەزانین کاروان کەسێکی زاوڵەمەندە و زۆر شت پێ لێکردم وتم مانە هەڵەشە لێکردم هەر شتێکم بەسەر دێنکرد و من زۆر پارەکەیش قەرزاکەم خانم نووسەر موسا دادگا وتی تۆمەباری یەکەم سەردار حوسێن خوێندەوە ناویسیانیت أحمد سلام ناویسیانیت جنابي عاقب بيشتغل ناویسیانیت أحمد سلام ئەحمەد سەلام چی جنابي عاقب أو هذا بێدەن خانم نووسەر جنابي عاقب بيشتغل السيارة بێدەن خانم نووسەر بێدەن كيف بيشتغل السيارة بيشتغل بێدەن بێدەن هذا جنابي عاقب السيارة خانم نووسەر مەقسەدێکی لێم تۆ لەبەر دروستکردنی پشێوی و ئاژاوە و من لەدان لە بڕیاری دادگا بۆ چوونە دەرەوەی لە خۆری دادگا بڕیارماندا بێدەن بڕیارماندا بە حبسکردنی تۆم تاوانبار ئەحمەد سەلام قدر بۆ ماوەی 24 کاتژمێر بە پێی وڵاتەکە 53 لە یاسای ڕسوم محاکەمە جەزایی ژمارە 23 ساڵ 1970 بێدەن بە بێدەن بڵێ خانمی نووسەر بنووسە دادگا وتی تۆمەباری یەکەم ناوی سەردار حوسێن ئەمەد ئەمینی خوێندەوە کە لە قۆناغی لێکۆڵینەوە لە 6 چواری 2020 تۆماری کردبوو و لە بەردەم دادگای بۆ لە وەڵامی پرسیاری دادگا بۆیەوە هەر ئیزافەیەک شتێکی زیاتراوی هەیە بڵێت لە وەڵامدا وتی کاروان لە کاتی خوێندیکردن پێمەوە زۆر جوێنی پێدام و قسەی نەشیاوی پێ گوت و هەڕەشەی لێم کرد کە دەبێت بە زووترین کارپارەکەی بۆ ببینەوە منیش بەهۆی ئەوەی کەوا قەرزار بووم ناچار بووم پەنا بەم کارێک بم و هەروەها هیچ مەبەستێکی کوشتنی کاروان نەبوو بەرز داواکاری گشتی پرسیار تێ فەرموو انجام بدن مقاومه به اون تو تقدمي تقريبا سير بسالش قويه انا مدار مولد هم بكل شكل هي اگر مولد هم بكل شكل دعوات بسيش تطبق فيها جواب لا تشي بفي مادي بسيط لهاسه مع شانطي صار 1990 يا سجل صار مستنش قويه انا شو هو كان زعيم او بيان كارون بمقالي دلال دغل خوي هنا تدربنا نەخێت جەنابی حاکم هیچ ڕێگەیترم نەبوو چونکە من لە ئیشی کڕژن و فرۆشتنی سیارەم بەکە لە مارەز هیچ چوومە لای چەند هاوڕێیەک کە پارەی بە قەرز وەرگرم کەس پارەی نەدام چونکە هەموو پێیان دەوتم کە دەزانین پارەکەت پێ نادرێتەوە بۆ ئێمە بۆیە ناچاوم بە بردنی پارەکە کاروانی زۆری لێ کردبووم دەوتم دەبێ هەر پارەکەم دێەوە لۆ هیچ ڕێگەیترم نەبوو جگە لە بردنی پارەکە و مەبەستم کوشتن نەبووە جگەی بردنی پارەکە
خانم نووسەر مرسە لە وەڵام داوتی هیچ ڕێگایتر نەبوو کە پەنای بۆ بەم لەبەرەوەی قەرزێکی زۆرم لەسەرشان بوو و بە هیچ شێوازێکیش مەبەستی کوشتنی کاروانم نەبوو. پرسیاری دووەم ئەوەیەکەوە خانم نووسەر پرسیارەکە تۆمار بکە لە کاتی ڕوبەڕوو بوونەوەکە کاروانی خوالی خۆش بوو هیچ بەرگریەکی لە خۆی کرد؟ بەڵێ باش خانم نووسەر مرسە لە وەڵام داوتی لە کاتی ڕوبەڕوو بوونەوەکە هیچ بەرگریەکی لە خۆی نەکرد بەڵام دوای ئەوەیەکەوە دەمام کێمەی دادا منی ناسیەوە بۆ منیش ناچار بووم بۆیەوە چەند فیشەکەی بتەقێنم بە مەبەستی پارێزگاریکردن و هەروەها دوورخستنەوە ینی دوورکەوتنەوە لە شوێنی ڕووداوەکە. پرسیاری سێمی داواکاری گشتی ئەوەیە کە مۆڵەتی هەڵگرتنی چەکت هەیە جەنابەت کە چەکت پێ بۆ ڕۆژی؟ باش خانم نووسەر مرسە مۆڵەتی هەڵگرتنی چەکی نییە؟ باشە ئەنگۆ ئەو ڕۆژە کوتان زانی کە ئەو بڕۆپارەیە لە لای کاروانە؟ ئێمە کە ئیشی کڕینی فرۆشتنی سیارەمان دەکرد گروپێکمان هەبوو لە میسنجەر لەو گروپەیە کاکزانات کە لە دوبەی داهاتەوە هەولێر بەرا هەولێر داهاتەوە شەوەکەی وێنەیەکی دانران قیارە بوو لە گروپەکەی دانرا کە وێنەکە دانا ئێمە زانمە کە پارەکە لای کاروان و کاروان هیچ کات حەزی نییە پارەکە لای ئەو بیتن چونکە هەمیشە یان لە بانک دادەن یان لە لای زانە دادەنێتن کە پارەکەمان زین لای کاروانە بەیانەکە دەمازین کاروان پارەکە دێنتە دەرێت نەخێر تەنها لە گروپەکەی ئێمە وێنەکەمان بینی زانین. خانم نووسەر مرسە ئێمە چەند هاوڕێیەکی نێو پێشانگەکانی ئۆتۆمبیل بووین کەوا گروپێکی مێسنجەرتان هەبوو گوتت گروپێکی مێسنجەرمان هەبوو کەوا ڕۆژانە کار و چالاکیەکانی خۆمان تێدا بڵاو دەکردەوە و وێنەی ئۆتۆمبیلەکان و وێنەی خۆشمان تێدا بڵاو دەکردەوە. شەوی پێش ڕووداوەکە کەسێک بە ناوی زانە کە هاوبەشی کاروان بوو وێنەیەکی خۆی بڵاو کردەوە کە لە یەکێک لە فڕۆکەخانەکانی وڵاتانی دراوسێ بوو و دەگەڕایەوە هەولێر بۆ ئێمە زانیمان کە لە دوای گەڕانەوە بۆ هەولێر کاروان دەبینێت و ئەو مامەڵانی کە لەنێوان خۆیاندا هەیە پاکتاوی دەکەن و پارەکەش لای کاروان نامێنێتەوە. فەرزان پرسیارتێن بەرز پارێزە پرسیارتێ باش اگر هر شيء كله بوس قرار استوبار نکردوا بو هانه بو خوشنی برکلکات که دتوانی بیاسا وارزگاری لپکا بسیاری دوم اوه یکوا تومت بعد چون زنگ که کارمان اتومبیلکی فروشتوا هیچ کسی که با کوا حوالی پیدا که کارمان اتومبیلکی فروشتوا بسیاری سیمو اوه یک که دوستی بوده بیکاردران کارمان هیچ کار پاره نبود تمام دنا و کاتی کوتاهی نبود چون زنگ که کارمان پاره پیدا که خود دفاع مارو بسیاری چوارم اوه تومت بعد اگر مبستی کشتنی کاروان بوده بود سچی من بگم لو روشدا. منو کاروان زور هاورم هاوری نزدیکی اکتر بود. بویش منو کاروان هاوری نزدیکی اکتر بود. بوی کارش شکر من پیم شرم بود که بتن سکار سر بنوسی. بوی سکار ننوسی. معمولا چون هاوری نزدیکی. بالنسبة للسيارة اليومية كا أكيد كل زاني كاروان أوتومبيل فروشي هيس كسكة ويا مسكة لا زاني ولا أوتومبيل فروشي بله باش خانم نووسەر مرسە هیچ کەسێک یارمەتی نەداومە لە زانینەوەی کە ئۆتۆمبیلەکە فرۆشراوە یان نەفرۆشراوە بەڵکو خۆم زانی ماویش بۆ کارێکەوە ئۆتۆمبیلە لە شوێنێک ڕادەرگیرا بۆ ئەوەی کە بفرۆشرێت و ئەو ڕۆژێک کە ڕۆیشتمە پێشانگەکانی ئۆتۆمبیل بینیم کە ئۆتۆمبیلەکە لەوێ نییە زانیم کە ئۆتۆمبیلەکە فرۆشراوە. پرسیاری سێمیشی ئەوەیە کە دەڵێ هیچ کاتە کاروان پارەی لەگە خۆی نەبردیتەوە ماڵێ باشە ئەو ڕۆژی کە پارەی لەگە خۆی بردیتەوە جەنابەت کوت زانێت کە ئەو پارەی لای کاروانی کاروان لەگەڵ زانە هاوبەش بوو کە زانان لێ نەبوو کاروان پارە لە شوێنی تر بەجنە لە چونکەیان لای خۆتیان لە مارەزیان زانە بەجێ دەوێتن کە ئەو کاتە زانیمە کە کاروان پارەکە دەباتەوە لای خۆی لە ماڵەوە بەجێ دێت کە بەیانەکەش دەمازانین پارەکە دێنتە دەرێت چونکە زانە دەگەڕاوە. خانم نووسەر مرسە لەبەرەوەی کەوا زانای هاوبەشی لە هەولێر نەبوو بۆی ئەمازانی کەوا پارەکە لە لای خۆیەتی لەبەرەوەی کەوا زۆر هاوڕێ بوو ئەم ناسی دەمزانی کەوا هیچ کاتێک پارە لە پێشانگەکانی ئۆتۆمبیل
بەجێنایڵێت یاوەتە لەگەڵ خۆی ئەباتەوە ماڵەوە یانیش لە بانک دایدێنێت پرسیارشکەشی ئەوەیە کە دەڵێ جەنابەت ئەگەر مەبەستی کوشتنی کاروانت نەبووە لەبەر ئەو ڕۆژە چەکەتەوێ بووە چونکە من دائما مەبلغە پارەیەکم پێ بووە بۆیە ناچار بووم کە چەک هەڵگرم و ئیشی کڕین فرۆشتنی سایان دەکرد بۆیە مەبلغە پارەیەکە هەر لەگەڵام بوو نەخێ مەبەستم نەوە تەنها مەبەستم بردین پارەکە بوو باش خانم نووسەر بنووسە لەبەرەوەی ڕۆژانە من مەبلغی پارەی زۆرم لەلایە بۆیە چەک هەڵدەگرم ئەوش بە مەبەستی پارێزگاریکردن لە خۆ بەرزان پرسیارتان هەیە باش تۆمەتبار زەیت و عەبدوڵڵا مەحموود وەرە پێشەندە جەناب دوتە تۆمار کردی لە بەدەم دادوەری لێ کۆینەوە ئێستا کە لەلایەن دادگا وتەکان لەبەر دەخوێنرێتەوە بزانە وتەی جەنابکە وە لە کۆتایی هەر ئیزافەیەک شتێکی زیاد کراوە کە ئەو کاتی لەوێت کردی دەتوانی بێڵێت باشە گوێ لە وتەکانی خۆت ڕابگرە بە جوانی بۆ دواتر پرسیار لێ دەکەین فەرموو بەردەوام تۆمەتبار زەیت و عەبدوڵڵا محەممەد لەدایکی ساڵی 1993 پیشە کاسب دانیشتووی هەولێر گەڕەکی کوردستان موسڵمان ژمارەی مۆبایلی ئێمە تۆمارە ڕۆژی 28 سەی 2022 بوو ئێوارە بوو لە ماڵی خۆم دانیشتوو سەردار حسێن پەیوەندی پێوە کردم گوتی کارێکم هەیە کە پارەیەکی باشی تێدایە منیش وتم چ کارێکە وتی دەمەوێت یارمەتیم بدەیت لە بردننی بڵێ پارێک لە هاوڕێکم لە بەرامبەریدا بڕی 8,000 دلار پێ ئەدەم منیش بەهۆی ئەوەی بێکار بووم ئەو بڕە پارێ زۆر باش بوو و لەبەر ئەوەی کە سەردار حسێن هاوڕێک نزیکم بوو پێم گوت باشە یارمەتی دەدەم ئەویش بەڵێنی پێمدا کە ئەگەر یارمەتی بدەم ئەو پارەی زیاترشم ئەداتی بۆیە منیش ڕاستەوخۆ ڕازی بووم بە داوایەکەی بۆ بەیانی پێ کۆچوین چاودێری کاروانمان کرد زانیاریمان بۆ کردەوە کە ماڵی لەکوێیە کەی لە ماڵەوە دەچێتە دەرەوە کەی دێتەوە ماڵەوە سەردار حسێن پێی ڕاگەیاندم کە کاروان پارەیەک لە ماڵەوە دانەوە هەر لای خۆیەتی ئێوارەیەکی سەردار بە خێرایی پەیوەندی پێوە کردم گوتی زەیتۆ دەبێت بەیانی بە خێرایی کارەکە بکەیت ئەگەر پێمان نەکرا ئەو پارەکەمان لەدەست دەچێت منیش وتم خێر چی بوو بۆ بەپەلەی وتی کە کاروان هاوبەشێکی هەیە ئێستا لە ئیماراتە و هەر ئەم شەویش دەگەڕێتەوە هەولێر بە دڵنیایی و بەیانی کاروان چاودێری چای پێ دەکرێت و پارەکەشی بۆ دەگەڕێنێتەوە بۆیە دەبێت بە خێرایی کارەکە تەواو بکەیت داوای لێ کردم کە ئۆتۆمبیلێک پیا بکەم بۆ گواستنەوەمان و چەکێکیش لەگەڵ خۆم بێنم بەیانی لە نزیک ئەلوەی هەولێر چاوەڕێ بکەم منیش پەیوەندی بە هاوڕێکی خۆمەوە کرد کە ئۆتۆمبیلێکی جۆری تەکسی پێوە پێم وت بەیانی کاتژمێر 7 وەرە بە شوێنم و هەندێک کارم هەیە ئەویش وتی باشە دێم بەیانی لەگەڵ ئەو شۆفێرە تەکسیە ڕۆیشتم بە دوای سەردار کە نزیک ئەلوە چاوەڕێی دەکردن دواتر چوینە گەڕەکی هەباڵان و دابەزین لە ئۆتۆمبیلەکە دواتر چوینە نزیک ماڵی کاروان بینیمان کە لە ماڵەوە دەرچوو جانتایەکی تووکشی پێ بوو ڕاستەوخۆ سەردار پێی گوت ئەوە پارەکەی پێ و هەر چۆنێک بێت دەبێت ئەو جانتایی لێ وەربگری دوای دەرچوونی لە ماڵەوە بە دوای کەوتن بینیمان چۆن نووسنگەیەکی کڕین و ڕۆشنی خانوو زەوی نزیک دەفلەکێک لێمایەوە و هاتە دەرەوە لە دوای دەرکەوتنی لە نووسنگەکە ڕاستەوخۆ چوینە لای دەمانویست زۆر بە ئاسانی جانتاکەی لێ وەربگرین و ڕابکەین بەڵام ئەو کەسێکی بەهێز و بەرگری لە خۆی کرد و جانتاکەی بە هەردوو دەست لە توول گرتر بوو بۆیە منیش چاقۆیەکم دەرهێنا لە جۆری حەڵقا و ویستم تەنها بیترسێنم بەڵام هەر قۆڵی نەدا بۆیە منیش چاقۆیەکم لە قۆڵی دا جانتاکەش لەدەست کەوت منیش خێرا هەڵم گرت و دەمانویست ڕابکەین بەڵام کاروان توانی لە دەمامکی سەردار لابگات و ڕاستەوخۆ دوای ئەو کارە سەردار چەکی جۆری دەمانچەی دەرهێنا چەند پیشەکێکی تەقاند بینیم کە کاروان کەوتە سەر ئەرز و خوێنی لێهات بەڵام ئەوە نازان کە هۆکاری تەقەکەی ئەوە بوو کاروان سەرداری ناسیەوە یان تەنها بۆ مەبەست بکوستنەوەی خەڵک بوو لە شوێنەکە چونکە هەر بەیانی زوو بوو بەڵام شوێنی چەند کەسێکی لێ بوو و ئێمەشیان بینی لەم بارودۆخە بۆیە ئێمە بە خێرایی لە شوێنەکە دوورکەوتینەوە لە شەقامی کۆیە تەکسیرمان گرت گەڕاینەوە لای ئەلوە هەولێر و هەر یەکەمان بەرەو لایەک ڕۆیشت و سەردار هاتەوە ناو شار بەشداری ناشتن و پرسەکەشی کرد بەڵام من خۆم حەشاردا بوو بەڵام دوایی چەند ڕۆژێک لە دوایەکە ڕووداوەکە دەستگیر کرا تۆمەتبار زەیتۆ وتانە وتەی جەنابەت بوو کە لە بەردەم دادوەری لە کۆینەوە لە قۆناغی لە کۆینەوە وتبووت بەڵێ جەنابی حاکم هیچ زیادکراوە ئیزافەیەک تێکە ئەو کاتی لە بیرکردی وێستە بتەوەی بڵێ جەنابی حاکم ئەمن هیچ وتەچی زیادکراو نییە بەس تەنها ئەوەندەی دەڵێم کاتێک کە سەردار تەلەفۆن لۆ کردم ئەمن لە وەزعی زۆر ناخۆش خراپدا بووم ڕاستی کرێت چی کرێ سێمان خانی قەردا بوو نەمدا بوو لەوێ کاتێک سەردار تەلەفۆن لۆ کردم گوتی ئەوەندە پارێ دەدەیم ئەم چاوم تەنها پارەکەی دەدیت
نامدە دەزانین کە شتێک باش و شتە خراپە بەڵام جەنابی حاکم من بەڕاستی هیچ مەبەستم لە کوشتنی کاروانیدا نەبوو و نەشم زانی کە سەردا لە بەس تەقی کرد و دەماڵچەکەی دەهێنا و من تەنها لۆ دوچی چوومە ئەو جێوە ڕاستە من دزیەکەم کردێ بەڵام هیچ مەبەستم لە کوشتنی کارواندا نەبوو. باش خانمی نووسەر بنووسە دادگا وتەی تۆمەتباری دووەم زەیتۆی خوێندەوە کە لە قۆناغی لە کۆینەوە لە 6 چواری 2022 تۆماری کردبوو لە بەردەم دادوەری لە کۆینەوە و دادگا داوای لێ کرد هەر ئیزافەیەکی بیڵێت لە وەڵامداوتی بەهۆی سەختی بارودۆخی ژیانم و ئەو قەرزانێکە لەسەر شانم بوو پەنام بۆ کارە بردو و مەبەستم تەنها بردنی پارەکە بوو نەوەکو هیچ نەوەکو کوشتنی کاروان. بەڕێزان پرسیارتان هەیە؟ ڕێگەی دادگاوە ئەم پرسیارانە بە ئاراستاکەم یەکەم پرسیار ئایا تاوانبار زەیتۆ ئاگاداری ئەو کە چ مامەڵە پەیوەندیەکێ لەنێوان تاوانێکدا و سەردار حسێندا و پرسیاری دوم هەوەیە ئایا تۆمەتبار سەردار حسێن هیچ هەڕەشەیەک یا زۆر لێکردێکی لێ کردی هەتا یارمەتی بدەی لەم کارە. پرسیاری سێمیشم ئەوەیە ئایا تۆمەتبار وەڵت لە گرتنی چەکی هەیە ئەگەر وەڵەت نییە داواکار دۆسیەکی سەربەخۆ بکرێتەوە لە دژی بەپێی مادی 21 لە یاسای ژمارە 16 ساڵ 1990 یاسای چەک. چوارەم پرسیاریش ئەوەیە بۆ کاری هێنانەوە چەقۆ هەربەیەکی بوو ئەو بە تاوانێکەوە بەگەدار بێت یاخود تەنها بیترسێت ئەگەر مەبەستە ترساندن بوو بۆ کاری هێنانی ئەو چقۆیەکی. سەردار دەتوانین جەنابەت دابنیشن. خانمی نووسەر بنووسە بەڕێز ئەندامی داواکاری گشتی لە ڕێگەی دادگاوە چەند پرسیارێکی ئاراستەی تۆمەتباری دووەم زەیتۆی کردو و دادگاش پرسیارەکانی مامەتە قزانی بۆیە ئاراستەی تۆمەتباری کردەوە و پرسیارەکانیش تۆمار بکە. تۆمەتبار زەیتۆ جەنابەت ئاگاداری ئەوە بیکەوە چ مامەڵەیەکەی لە بینی کاروانی خواڵی خۆش بوو لەگەڵ سەرداری هاوڕێت؟ نەخێر جەنابی حاکم من بە هیچ جۆرە نەمدەزانی کە سەردار قەرداری کاروانە. باش خانمی نووسەر بنووسە ئاگاداری ئەوە نەبوومەکەوە چ مامەڵەیەکەیە لە نێوان سەردار و کاروان تەنها ئەوەندەیەکەوە سەردار داوای لێکردم کەەوە کارەکەی لەگەڵ ئەنجام بدەم و بڕی پارەی دیاریکراو کە بڕی 8,000 دلاری ئەمریکی بوو پێمی بدات. پرسیاری دومیەوەیە کە دەڵێ هیچ سەردار کاتێک کە پەیوەندی پێێتەوە کرد هیچ هەڕەشەیەک شتێکی لێت کرد کە توی ناچار بکات لەگەڵ ئیشەی ئەنجام بدەیت؟ جەنابی حاکم سەردار هیچ هەڕەشەک و زۆرێکی لە من نەکرد ئەمن بە ئارەزوی خۆم چوومەوە ئیشتم کرد بەڵام بەڕاستی ئەم قەت لەگەڵ کوشتنی کارواندا نەبووم. خانمی نووسەر بنووسە بە هیچ شێوازێک هیچ هەڕەشەیەکم لێ نەکراوە بە ئارەزوی خۆم کارەکەم ئەنجام داوە. جەنابەت ڕۆژی ڕووداوەکە چەکت پێ بووە مۆڵەت هێڵگرتنی چەکت هەیە؟ نەخێر جەنابی حاکم. خانمی نووسەر بنووسە مۆڵەت هێڵگرتنی چەکی نییە؟ لە ڕۆژی ڕووداوەکە جەنابەت چەقۆیەکە دەرهێنان لە جۆری حەربە مەبەستە چ بۆ لە دەرهێنانی ئەو چەقۆیە تەنها مەبەستەوەی کە کاروان بترسێنی یان برینداری بکەیت؟ جەنابی حاکم من ڕاستە چەقۆکەم دەرینا چەقۆشم لێدا بەڵام من مەبەستم کوشتنی کاروانی نەبوو بە هیچ جۆرە چکە مەبەستم کوشتن بایەوە چەقۆکەم لە جگی دەدا نەوەکو لە قۆڵی بدەم تەنها جامتاکەی بۆی جامتاکە لە دەست بسڕێنن چەقۆیەکەم لە قۆڵی دا و تەواو. خانمی نووسەر بنووسە بە هیچ شێوازێک هیچ مەبەستێکی کوشتنی کاروانم نەبووە لە دەرهێنانی چەقۆکە تەنها مەبەستمەوە بوو کە برینداری بکەم بۆ ئەوەی کەوە جانتاکەی دەستی لێ وەربگرم. باشە پرسیارتان نییەوە؟ بەڕێز پارێزەر پرسیارتان هەیە؟ پرسیاری ئاراستەی زەیتۆ هەڵات دەکەم پرسیارێکم هەیە ئەوەیە ئایا ئەیزانی کەەوە بڕی ئەو پارەیە چەندە کە دەمات بیدزن پرسیاری دووەم ئەوەیە مەبەستی چی بوو لە هەڵگرتنی ئەو چەکەی کەوا لای بووە؟ جەنابەت ئەو مەبلەغە پارەی کەوا دزیوتانە زانی بووت کەوا چەندە؟ هیچ جۆرە نەمدەزانین چەند پارە لە ناو جامتایەکەدا تەنها کاتێک کە ڕووداوەکەمان ئەنجامدا سەردار 20 وەرەقەی دامێ و دواتر وتی دەتبینمەوە. باشە لە ڕۆژی ڕووداوەکە تەکسی هاوڕێت بووە ئایا ئەو هاوڕێت هیچ ئاگاداری بارودۆخەکە بوو ئاگاداری بوو کەوا ئێوە بتوانن کە تاوانێکی لەم شێوازە ئەنجام بدەن؟ جەنابی حاکم کاتێک سەردار تەلەفۆن لۆ کردن گوتی وەرە لۆ ئەوەی تاوانەکەی ئەنجام دێن وتی سیارەش لەگەڵ خۆت بینە منش سیارەم نەبوو بۆیە تەلەفۆنەکەم لۆ کاروانی کامەرانی جیرانمان کرد کە لۆ هاتوچۆی ڕۆژانەی خۆشم زۆر هاتوچۆم پێدەکرد و لەبری ئەوە من مقابلی ئەوەی هاتوچۆی پێدەکردن پارەشی زیاترشم دەدایە بەڵام بەڕاستی هیچ ئاگاداری ڕووداوەکە نەبەرەوە ئیش ڕۆژانەی خۆی ئەمەی بردەوێندەر و بەخۆی دوایە ڕۆی. شوفێری ئۆتۆمۆبیل تەکسیەکە هیچ ئاگاداری بارودۆخەکە نەبووە تەنها ئەو ڕۆژەی مەگەیاندە تووشی ڕووداوەکە و هەروەها پارەی خۆی وەرگرتووە لە بەرامبەردا؟
بۆ بەیەک شێوازێکیش ئاگاداری ڕووداوەکە نەبووە لە نزیک لە نەدوور پرسیارێکیش ئەوەیەکەوە جەناب لەو ڕۆژە چەکت هەڵگرتیە مەبەستت چ بۆ لە هەڵگرتنەوە چەک جنابی حاکم کاتێک سەردا تەلەفۆن لۆکردن دەزانیم لە ماڵە چەکەم هەیە لێ کاتێک تەلەفۆنی کرد گوتی چەکەکەش لەگە خۆ دابینە بەڵام بەڕاستیە من نیز مەبەستێکم لە کوشتنی نەبوو مەبەستشم نەبوو دەماڵ چێ دەربینم چکاگە مەبەستم بە ڕاستە خۆ دەماڵ چەند دەدێنێ نەوەکو چەقۆکەشم تەنها لەوە بەسی ترسان بوو نەوەکو کوشتن و بەڕاستی من زۆر پەشیمانم لەوەی کە چکە بەڕاستی نیز مەبەستێکم لە کوشتنی کاروانیدا نەبوو. خانمی نووسەر مرسە لە وەڵام داوتی هیچ مەبەستی کوشتنی کاروانمان نەبووە و هۆکاری هەڵگرتنی چەکەشم تەنها ئەوەندە بوو کەوا سەردار لە کاتی پەیوەندیەکە داوای لێ کردم کەوا چەکەم لەگە خۆم بهێنم. ئێستاکەش راپۆرتی شارەزا دەخوێنرێتەوە کە لەلایەن دادگاوە پێشنیار کراوە بۆ دیاریکردنی زیانەکان و هەروەها دیاریکردنی بڕی قەرەبۆکە شارەزا میدیا هێدی بابێتە ژۆر. بس ناسنامەکەت ناوت لە لیستی شارەزایان هەیە؟ باش پێویست ناکە سوێن بەڕێز سەرۆکی دادگای تاوانی هەولێر بەڕێزان ئەندامانی دادگا بەڕێز ئەندامی داواکاری گشتی بابەت راپۆرتی خەملاندنی زیانەکان و دیارکردنی بڕی قەرەبووی شایستە دوای خوێندنەوەی دۆسیەکە و لێکۆڵینەوە بە دواداچوونی ورد و تەواو و گوێگرتن لەوتەی شاهێدەکان و سکاڵاکاران و بوونی بەڵگەی پێویست و ڕەچاوکردنی بارودۆخی ئابووری کوردستان و تۆمەتباران بۆ هەڵسەنگاندنی بڕی زیانەکان ڕای دەگەینم کە تۆمەتباران بڕی 7,000 دۆلاریان لە تاوان لێکراو بردووە و ئەمە سەرڕای ئەوەی تاوان لێکراوەکەیان کوشتووە لە کاتێکدا تاوان لێکراو خاوەنی خێزانە و مناڵێکی کوڕی هەیە کە تەمەنی تەنها 11 مانگە ئەمە لە کاتێکدایە کە هیچ کەسێک نییە بژێوی بۆ ئەم منداڵە و خێزانەکەی دابین بکات و ژیانێکی شایستەی بۆ فراهەم بکات بۆیە لە کۆتایی ڕای دەگەینم بڕی پێویست بۆ قەرەبووکردنەوەی خانەوادەی تاوان لێکراو بریتیە لە بڕی 35 ملیۆن دینار وەکو قەرەبووی مادی و معنەوی بۆ خێزانی تاوان لێکراو و گەڕاندنەوەی بڕی ئەو 7,000 دۆلارەی کە لە تاوان لێکراویان بردووە لە کاتی تاوانەکە لەگەڵ ڕێزماندا. بەڕێزان تێبینیتان هەیە لەسەری؟ بەڕێز داواکاری گشتی تێبینیت هەیە لەسەری؟ بەڕێز پارێزەر تێبینیتان هەیە لەسەری؟ بەڕێزان پارێزەران تێبینیتان هەیە لەسەری؟ باش. تۆمەتباران سەردار حوسێن و زەید و عەبدوڵڵا سەردار حوسێن هەستەوە. دادگا فرسەتەکان پێداکەوە کۆتا وتەتان بدەن چاوەڕێت چنە کە دادگا لە بۆتان بکەن. ڕاستی داواکاری کە حکومەکەمان زووتر لە چاو بوون و هاوکارمان بن چونکە ئێمە بەبەستمان کوشتن نەبووە تەنها بەسمەوە بردننی پارەکە بەڵام بەدەستمان دەرچوو کە تاقەمان کرد بوو لەکە بەری کرد. جنابی حاکم داواکارم لە جەنابتان کە بڕیار بدەن بە سوکتنی سزاکەمان لەبەرەوەی ئێمە لە سەرەتای تەمەنمانی و تەنها مەبەستشمان دزی بۆ نەوەکو کوشتن. بەسەرتان هیچ؟ تۆمەتباران سەردار حوسێن و زەید و عەبدوڵڵا من وەکو سەرۆکی دادگای تاوانەکانی هەولێر 4 تۆمەتبارتان دەکەم بەپێی مادەکانی 440 و 406 لە یاسای سیادانی عێراقی ژمارە 111 ساڵ 1960 کە هەڵساون بە کوشتنی تاوان لێکراوە کاروان ڕەشید زەوەر لە ڕۆژی 1 2022 لە کاتژمێر 9:20 خولەکی بەیانی لە گەڕەکی هەڤاڵان نزیک قوتابخانەی شیاو خۆتان بە تاوانبار دەزانن یان بێتاوان؟ سەردار حوسێن تاوانبار یان بێتاوان؟ زەید و عەبدوڵڵا بەڵێ جەنابی حاکم تاوانبار. خانمی نووسەر موسا لەلایەن دادگاوە ئاراستەی تۆمەت کرا بۆ هەردوو تۆمەتبار و لە وەڵام داوتیان تۆمەتبار سەردار حوسێن تاوانبار تۆمەتبار زەید و عەبدوڵڵا تاوانبار. بەڕێز داواکاری گشتی لایحەی کۆتایی بخوێنەوە. بەڕێز سەرۆکی دادگای تاوانی هەولێر بەڕێزان ئەندامی دادگای تاوانی هەولێر بەپێی بڕیاری ڕەوانەکراو لەلایەن بەڕێز دادوەری لێکۆڵینەوە بە ژمارە 142 لە ڕێکەوتی 1/2022 کە لە دژی تۆمەتباران سەردار حوسێن حەمەدەمین زەید و عەبدوڵڵا مەحموود تۆمار کراوە دوای تەواوبوونی لێکۆڵینەوەی سەرەتایی و قەزایی و دادبینی و ئێستا گوێگرتن لە وتەی هەریەک لە سکاڵاکاران و تۆمەتباران و شایەدەکان دوای بینینی راپۆرتی پزیشکی دادی هەولێر و راپۆرتی بەڵگە و تاوان بەپێی بەڵگەکان دەردەکەوێت
کە تۆمەتبار سەردار حسێن حەمەد ئەمین زەیتۆ عەبدوڵڵا محمود بەیەکەوە هەڵساون بە کوشتنی کاروان ڕەشید جەوهەر کە هەموو ئەوانە بەڵگەن بۆ ئیدانەکردنی تۆمەتباران و دوای خوێندنەوەمان بۆ ئەو دۆستەی تاوانە و هەڵسەنگاندنی بارودۆخەکە هەرێکە لە تاوانێکراوە تۆمەتباران داوا لە بەڕێزتان دەکەم کە تۆمەتباران سەردار حسێن حەمەد ئەمین زەیتۆ عەبدوڵڵا محمود بە توندترین سزا بدرێن لەبەر ئەم هۆکارانەی خوارەوە. یەکەم، تۆمەتباران دانیان ناوە بە تاوانەکانیان لە بەردەم دادوەری لێکۆڵینەوە. دووهەم، بوونی ڕێککەوتنی پێشوەختە لە نێوان تۆمەتباران لەسەر ئەنجامدانی تاوانەکە. سێهەم، تۆمەتباران هەرێکە لەسەر حسێن و زەیتۆ عەبدوڵڵا لە ڕابردوودا تاوانیان ئەنجامداوە و سزاش دراون واتە پێشینەی تاوانیان هەیە. چوارەم، بوونی قەرزی زۆر لەسەر شانی مرۆڤ نابێ بکرێ بە بیان و بۆ ئەنجامدانی تاوانی دزیکردن لەسەر و ماڵی خەڵکی و کوشتنی کەسانی بێتاوان. پێنجەم، هەڵگرتنی چەک لە کاتی تاوانەکە و تەقاندنی فیشەک بۆ تاوانێکرا و شوێنی فیشەکەکان لەسەر جەستەی تاوانێکرا و دەرخەی ئەوە کە تۆمەتباران بە بەستی کوشتن تەقان لە تاوانێکراوە کردووە. بۆیە داوانەدار داوەڕێزەکەتان دەکەم بڕیار بدەن بە ئیدارەکردنی تۆمەتباران زاکەیان بۆ ئەوەی لە مادەی 406 بەڵگەی یەکەم ئەلف با ئەحەی و هەروەها مادەی 440 بەڵگەی 123 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 داهاتوو خەرەبووکردنەوەی خێزانی تاوانێکراوە بۆ بۆی کە لەلایەن شارەزاوە خەڵک هەمووهێنراوە لەگەڵ ڕێزەکەتان. دەستەکان خۆش داواکاری مرکزی لایحەی کۆتاییتان خوێندنەوە. سەرۆکی دادگا بەڕێزان ئەندامانی دادگای تاوانی هەولێر بەڕێز جەلیل سەرۆکی داواکاری گشتی بابەت پارێزنامەی گێڕانەوەی مافی کەسی تاوانێکراوە. بریکارانی سکاڵاکارم لە داوای ژمارەی 174 جیم 2009 دوای ئەوەی بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوەی هەولێر هەڵسا بە ڕەوانەکردنی بەڕاوی لێکۆڵینەوەی ژمارە 142 لە ڕێکەوتی 1/2009 دەرژی هەر یەک لە تۆمەتباران سەردار حسێن حەمەد ئەمین و زەیتۆ عەبدوڵڵا محمود ئەحمەد بەپێی مادەی 446 لە یاسای سزادانی عێراقی بە ژمارە 111 ساڵی 1969 هەموارکراو دوای لێکۆڵینەوەی سەرەتایی قەزایی پێشکەشکردنی راپۆرتەکان و وتەی شایەتەکان داواکان لە بەڕێستان بڕیار بدەن بە سزادانی جانمکردنی هەرێک لە تۆمەتباران سەردار حسێن حەمەد ئەمین و زەیتۆ عەبدوڵڵا محمود ئەحمەد بەپێی مادەی 406 بەڵگەی یەکەم ألف باء حاء ومادەی 440 بەڵگەی 1/2 بۆ ڕەچاوکردنی مادەی 135 بەڵگەی 2 لە هەمان یاسا و لەبەر ئەو تاوانی یاریشی کوڕی بریکارداران ئەنجام درراوە بەژێر ڕۆژنای ئەم خاڵانە خوارەوە. یەکەم، تۆمەتباران هەرێک لە سەردار حسێن حەمەد ئەمین و زەیتۆ عەبدوڵڵا محمود ئەحمەد خۆیان دانیان بە تاوانەکەیان داناوە لە بەردەم دادوەری لێکۆڵینەوە هەولێر لە کاتی لێکۆڵینەوەکردن لەگەڵیان کە هەڵسا و کوشتنی تاوانێکراو زین ئەو جانتایی کە لەلای تاوانێکراو کە بەرپارەکەی تێدا بووە. دووەم، تۆمەتباران هەنە سەرەتاوە بەبەستی کوشتنی تاوانێکراویان هەبووە چونکە چونکیان هەڵگرتووە و کەوتەکانیشیان دیارە کە پێشتر پلانیان بۆ ئەم تاوانە داناوە و ئەگەر ناچاریش بوون ئەوە هەنا بۆ کوشتن دەبن واتە ڕەسد و سبقە ئیسراف. راپۆرتی پزیشکی داتی هەولێر ئەو ڕاستی ڕاست کردووەتەوە کە شوێنی گرلەکان دەرخەی ئێوەن کە ڕستی کوشتن ئەکان چوارن. بەپێی راپۆرتی پسپۆری چەک دەردەکەوێت کە ئەو چەکە هەمان ئەو چەکەیە کە تاوانەکەی پێ ئەنجام دراوە لەلایەن تۆمەتبارانەوە بۆیە ئەوەش دەرخەی ئەوەیە کە ئەمانە تاوانەکەیان ئەنجام داوە. پێنجەم، تۆمەتباران چەکیان هەڵگرتووە لە کاتێکدا بە هیچ شێوەیەک مۆڵەتی هەڵگرتنی چەکیان نەبووە کە ئەمەش بە تاوان هەژمار دەکرێت بەپێی یاسای ژمارە 16 ساڵی 1940 چەند. لەبەر ئەم هۆکارانە داواکار وێتان سزای تۆمەتباران بدەن ئەو سزایی کە پێشتر ئاماژەم پێداوە و لەگەڵ ئیشی 45 میلیۆن دینارە عێراقی دیاری بکرێت و قەرەبووی مادی و معنەوی بۆ خێزانی تاوانێکراوە. لە کاتی سزادانی تۆمەتباران لەچاوی هیچ جۆرە گەزەیەک نەکرێت لە ئاستی ئەم تاوانگەورەیە و بە سزای ڕەوەی خۆیان بگەێنێت لە پێنەوە بەدیهێنانی دادپەروەری گشتی و پاراستنی مافی بریکارداران و خەرەبووکردنەوەیان لە بەرامبەر تاوانەی هەرکیان کراوە. لەگەڵ بەڕێزەندامانی داواکاری گشتی بابەت پارێزنامەی بەرگری
بریکاری تۆمەتبارن لە داوای ژمارە 174 تیمی 2022 دوای ئەوەی بەڕێز داوەتوەری دادگای لێکۆڵینەوەی هەولێر هەڵسە بە ڕاهەنەکردنی پەڕاوی لێکۆڵینەوەی ژمارە 142 بە ڕێکەوتولێکی دەی 2022 هێ لەسەر بریکارداران سەردار حوسێن حەمەدەمین و زەید و عەبدوڵڵا مەحموود تۆمەتکراوە کە تێدا تۆمەتبارکراون بە کوشتن و سیرکردن بە پێی مادەکانی 440 و 406 لە یاسای سزادانی عراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموارکراوە. دوای تاوانبوونی لێکۆڵینەوەی سەرەتایی و قەزایی وتی بریکاردارم داوا لە بەڕێزتان دەکەم کە لە کاتی بڕیاردار قسایان چەند خاڵە بکەن. یەکەم، بریکاردارانم تەمەنی گەنجیدان و زۆریش پەشیمان لەم کاری ئەنجامیان داوە. دووەم، بریکاردارم چەند جارێک ڕەشەی لێکراوە لەلایەن تاوانلێکراوەکانەوە ڕەشید، بۆیە ئەوەش بۆکار بووە بۆ ئەوەی بریکاردارم هیچ لەم کارە بکاتەوە بۆ پارێزگاریکردن لە خۆی. سێەم، بریکاردارانم لە بەردۆخێکی ئابووری زۆر خراپبوون و خەرجێکی زۆریان لەسەر شان بووە، بۆیە پەنایان ئەم کارە بەمەست ڕزگاربوون لەو ناڕەحەتیانەی ڕۆبەڕۆیان بوو لەو ڕژیان بێت. چارەم، بریکارداران بە هیچ شێوەیە بەمەستی گشتنی کاوەڕەشیدیان نەبووە و نەیانویستەوە کەس بکوژن، بۆیە ناکرێت بە پێی مادەی 406 و 440 لە یاسای سزادانی عراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموارکراو سزا بدرێت. پێنجەم، بریکارداران لە وتەکانیان ئاماژە بەوە دەکەن ڕاستە چەشان کردووە، بەڵام تەنیا بۆ پارێزگاریکردن لە خۆیان بۆ نەوە بۆ ئەنجامدانی تاوان لە کاتی قەتەکردنەکەش سەرەتا فیشەشی بە واسڵات تەقاندووە، دواتر بەهۆی بوونی پاڵەپەستۆی دەرونی بوونی ترسێکی زۆر هەڵساوە بە قەتەکردن لە تاوانلێکراو کارۆ ڕەشید. لە کۆتاییدا داواکان لە بەرزتان و دادگای بەڕێزەکەتان بە پێی مادەی 122 لە یاسای سزادانی عراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموارکراو بە چاوی بارودۆخی بریکاردارم بکەیت و بە چاوی بەزەری ماڵی لەگەڵدا بکەیت. لەگەڵ ڕێزەکەت. بەڕێزان ئێستاش لە بۆ دیاریکردنی بڕیاری ئیدانە و هەروەها سزاکەیان دەچینە قۆناغی منداوەلەوە. قۆناغە تایبەتە بە دادوەران کە ماوەی 10 خولەکێک کە تاوەکو 15 خولەکێک دەخایەنی و ئەو بڕیارێکەوە دەری دەکەن لەو ماوەیە دیاری دەکەن کە چ بڕیارێک لەسەر تۆمەتباران دیاری بکرێت. ئێستا کەش دەچینە دەرەوە و دواتر لێین. خوێندنەوەی بڕیاری ئیدانە و دیاریکردنی سزا. دادوەری دادگای لێکۆڵینەوەی هەولێر پەڕاوی لێکۆڵینەوەی تایبەت بە تۆمەتباران سەردار حوسێن حەمەدەمین و زەید و عەبدوڵڵا مەحموود بەدەست بە سەرکراوەی ڕەوانەی ئەم دادگای کردبوو بە پێی بڕیاری ڕەوانەکردنی ژمارە 174 جیم 2022 لە ڕێکەوتی 1/2022 تۆمەتبارانی ناوبراوی ڕەوانە کردبوو بە مەبەستی دادگایکردنیان بە پێی مادەکانی 406 و 440 لە یاسای سزادانی عراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموارکراو. لە دوای گەیشتنی دۆسی ئاماژەپێکراو بۆ ئەم دادگایە تۆمار کرا بە ژمارە 275 لە ڕێکەوتی ئەمڕۆ 22/1/2022 22/1/2023 دەستەی دادگای تاوانەکانی هەولێر چوار پێکات بە ئامادەبوونی سەرجەم ئەندامانی دادگا و بەڕێز ئەندامی داواکاری گشتی بۆیە دەستکرا بە دادگایکردن تۆمەتباران بە شێوەیە ئاشکرا و ڕوبەڕوو بە مەکردنی داواکاریانی مافی کەسی ڕەشید زەوەر ئەسعەد عەبدوڕەحمان و سۆزان عەبدوڵڵا مستەفا یونس و ئامادەبوونی پارێزەرەکانیان دەریا سەعید و شاڵا و ئەبوزێد و ئامادەبوونی خودی تۆمەتباران سەردار حوسێن حەمەدەمین و زەید و عەبدوڵڵا مەحموود ئەحمەد و دادگا ناسنامەی تۆمەتبارانی خوێندەوە پاشان بڕیاری هەواڵەکردن خوێندرایەوە بە ئاشکرا دادگا کۆنووسیکردنەوەی کۆنووسی خوێندنەوە و تۆمارکردنی سکاڵای خوێندەوە کە لە ڕێکەوتی 2/4/2022 ڕێکخراوە. پاشان وتەی سکاڵەکاران کە لە 2/4/2022 تۆماریان کردبوو لە قۆناغی لێکۆڵینەوە خوێندرایەوە پاشان درێژەیان بە وتەکانیاندا لە بەردەم ئەم دادگایە وتیان داوا دەکەین دادگا سزای یاسایی بۆ تۆمەتباران دیاری بکات و مافی شارستانیان بپارێزێت. پاشان وتەی شایدانی سەرماندن خوێندرایەوە کە لە قۆناغی لێکۆڵینەوە لیان وەرگیرا بوو هەمان ئەو شایدانە لە بەردەم ئەم دادگایە ئامادە بوون و دووپاتی وتەکانیان کردەوە و دادگا سەرنجیدا لەو راپۆرتانێک کە لە قۆناغی لێکۆڵینەوە کۆکرابوونەوە ئامادەکرابوون لەلایەن دادوەری لێکۆڵینەوە هەر یەکە لە راپۆرتی کامێرەی چاودێری شوێن و ڕوودا و راپۆرتی پزیشکی دادی هەولێر و راپۆرتی پێشنەی تاوان و راپۆرتی چەکی بەکارهاتوو لە تاوان و هەروەها راپۆرتی دیاریکردنی بڕی زیانەکان و دیاریکردنی بڕی قەرەبوو کە ئامادەکرابوو لەلایەن شارەزا میدیا هەیەتیەوە کە لەلایەن دادگاوە ڕاست پێدرابوو بۆ خەمڵانی زیانەکان و پاشان وتەی تۆمەتباران خوێندرایەوە کە لەلایەن دادگاوە ئارەستەی تۆمەت کرا بۆ هەر یەکە لە تۆمەتباران سەردار حوسێن حەمەدەمین و زەید و عەبدوڵڵا مەحموود
وتیان خۆمان بە تاوانبار دەزانین بەڵام چاوەڕوانی بەزەی دادگا دەکەین. پاشان بەڕێز ئەندامی داواکاری گشتی لایحەی خۆی خوێندەوە و دواتر بریکاری داواکاری مافی کەسی بریکاری تۆمەتباران پارێزنامەی خۆیان خوێندەوە بۆ کۆتایی بە دادگایکردن هێنرا و ماوەیەک تەرخانکرا بۆ گفتوگۆی ئەندامانی دادگا بۆ دیاریکردنی بڕی ماوەی سزا و پاشان دادگا بڕیارەکەی خۆی باشکرا ڕاگەیاند. بڕیار لە دوای وردبینی و گفتوگۆ بۆ دەستەی دادگا دەرکەوت لە میانەی لێکۆڵینەوەی سەرەتایی بۆ ڕێوەچوونی دادگایکردن لەم دادگایە بە ڕەچاوکردنی وتەی دادخوازان و بەڵگەکانی سەرمادن کە بریتین لە دادپێدانانی تۆمەتباران سەردار حوسێن حەمەدەمین و زەید و عەبدوڵڵا مەحموود و دووبارە نمایشکردنەوەی چۆنێتی ئەنجامدانی تاوانەکە بەڕێگەی کەشف دەلالە و هەروەها شایەدانی سەرماندن و ئەو راپۆرتانی ئامادەکراون لەلایەن دادوەری لێکۆڵینەوە دادگا گەیشتە ئەو بڕوایەک ئەو تاوانی تاوانبارانی ناوبراوە ئەنجامیان داوە دەکەوێتە ژێر ڕکێفی مادەکانی 406 و 440 لە یاسای سزادانی عێراقی بۆیە دادگا بڕیاریدا بەپێی هەمان ئەم مادانە ئیدانەی تاوانباران بکات و سزاکەیان دیاری بکات بۆ شێوازەی خوارەوە. یەکەم دادگا بڕیاریدا بە سزادانی تاوانباران سەردار حوسێن حەمەدەمین و زەید و عەبدوڵڵا مەحموود ئەحمەد بە لەسێداریدانیان بە هەڵواسی تاوەکو مردن بەپێی مادەی دووری خۆ مادە 406 بڕگەی یەکەم بڕگەی یەکەم ئەلف با ح لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموارکرا بە دەلالەتی مادەکانی 47 48 49 بۆ ڕەچاوکردنی مادەی 135 بڕگەی دووەمی بەواری تووکردنی سزا لە هەمان یاسا. دووەم دادگا بڕیاریدا بە پابەندکردنی تاوانباران سەردار حوسێن حەمەدەمین و زەید و عەبدوڵڵا مەحموود ئەحمەد بە گەڕانەوەی ئەو 70000 دلاری کە دزیویانە و وەدانی 30 ملیۆن دیناریش وەک قەرەبی مادی و معنەوی بە خێزانی تاوانکراو. سێیەم دادگا بڕیاریدا بە ناردنی چەکی بەکارهاتوو لە تاوان بۆ وەزارەتی ناوخۆ بە مەبەستی کارکردن لەسەری ئینجارناو ببردرێت یاخود ئەو کارانی کە پێویستە لەسەری بکرێت. چوارەم بڕیارەکە بە کۆدەنجی ئەندامانی دادگا دەرچوو پاڵپشت بە مادەکانی 406 بڕگەی یەکەم ئەلف با ح لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموارکرا و مادەی 182 بڕگەی ئەلف لە یاسای دادبینی سزایی ژمارە 23 ساڵی 1970. ئەم بڕیارەشیای پێداچوونەوەی لە ماوەی یاسایی خۆیدا لە بەردەم دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان دادبینیکردن کۆتایی کرد.